100 جاریش بڵێ الحەمدولله. ئەوە خێر و پاداشتی ئەوەی هەیە 100 ئەسب بێنی. ئەسب ئەخی ئێمە توانامە لاانە لەبێ ئەسبێکیش بکەین دوانیش بکەین. 100 ئەسبی چاک بێنی بە زین و بە لەغاوەوە حازری بکەی 100 مجاهید و جیهاد بکەن لەبانی تێکۆشانکەن لە پێناو خوا دژی کافرەکان چەندە خێری هەیە؟ 100 ئەسب ئامادە بکەی بۆ جیهاد لە پێناو خوادا دە 100 جار بڵێ الحەمدولله. خێری ئەوەیە کە 100 ئەسب لە پێناو خوادا ببەخشی بە هەموو ئەشیاکانیەوە، بە زین و بە لەغاو و بە هەموو شتێکی بان پشتیەوە لە پێناو خوادا 100 کەسی مجاهید بڕۆ نەبانی جیهاد کەن و لە پێناو خوادا غەزای پێ بکەن. 100 جار بڵێ الحەمدولله. ئەوەندە خێرە دەسەکەی. ئیکە مادەم توانای ئەومان نییە 100 ئەسب بکڕین و کۆرە جارەوە دانێکشمان پێ ناکڕێ دەی 100 جار بڵێ الحەمدولله بە ئیزنی خوا خێری ئەوەی هەیە.